الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دعوەکەین لە خوای پەروەردگار لە گوناهی مردوەکانمان خۆش ببێ، بە تایبەتی ئەم مردووی کە بۆی دانیشتووین، خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکات. برانی بەڕێزم، خوای سبحانه وتعالى فەرمێ: إذا قرئ القرآن فاستمعوه. کاتێک گوێتان لە قورئان بوو، قورئانی پیرۆز کە خوێنرایەوە، فاستمعوه، بێدەنگ بن، واتە گوێی لێ بگرن. بەو معنایی کە قورئانی پیرۆز هەمووی پەیامە بۆ ئێمەی زیندوو. کاتێک کە گوێمان لە قورئانە بێ، هەمووی کەلامە شیرینەکانی خوای سبحانه وتعالى و پەیامگەلێکن بۆ ئێمەی مرۆڤ، بۆ ئێمەی زیندوو، کە ئاگادارمانەکاتەوە، کە ڕێنماییمانەکات، کە تەشریعی خوای پەروەردگارمان پێ ئاشناکات. لەو قورئانەدا خوا سبحانه وتعالى فەرمێ: كل نفس بما كسبت رهينة. هەموو کەسێک بەو کار و کەسابەتەی، بەو کردەوانەی کە ئەیکا، ڕەهنی کار و کەسابەتەکەی خۆیەتی. چۆن لە دنیاە بیستومانە کە کەسێک خانوویەک لە ڕەهنادا ئەنێ، مڵکێکی لە ڕەهنادای ئەنێ، هەتاوەکو دەسمایەکی بەدەستەوە ئەیگەڕێنێتەوە. کەوابوو ئێمە ئەو کار و کردەوانەی ئەکەین ڕەهنی کار و کردەوەکانمانە. جا خۆمان اختیارمان لە بەردەستایە. فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. خوا سبحانه وتعالى فەرمێ: هەچ کەس ئیرادەی هەیە، هەچ کەس تاقەتی، هەچ کەس حەزی لێیەتی، بیر و باوەڕی هەیە، عەقیدەی هەیە، بە ئیماندار بێ و بە پێشەوانشەوە ومن شاء فليكفر، و هەچ کەس بیەوێ بۆ خۆی کوفر هەڵەبژێرێ. ئەم ئەختیاری مرۆڤە، زۆری لەسەر نییە. بەڵام ئەوەی کە ئیماندارە، باوەڕدارە، شوێن پەیامە پیرۆزەکەی خوای پەروەردگارەکەوێ، شوێن تەشریعەکەی ئەکەوێ، ئەمە لە قیامەتدا لە دوا ڕۆژدا ئەجر و پاداش وەرەگرێتەوە لەسەری. ئەوەشی کە بە پێچەوانەوە کە کوفر هەڵەبژێرێ، کە دوای نەفسی خۆی ئەکەوێ، دوای تێربوون و حەز و ئارۆزەکانی خۆی ئەکەوێ، قیامەتی لەبیر چووە، دینی لەبیر چووە، ئەوە سزا وەرەگرێت لەسەر ئەو کار و کردەوانەی کە لە دنیای ئەنجامیانەدا. بۆیە بەڕاستی ئەم دنیای خۆی کێڵگەیەکە، مەزرعەة الأخیرە، وەک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ: دنیا خۆی بۆ خۆی کێڵگەیەکە بۆ دوا ڕۆژ، چی تیا بچێنین ئەوە وەدەستدێنین، ئەوە ئەدورینەوە. واتە ناکرێت کەسێک لە ئێمە بمانەوێت لە دنیای ئەگەر گەنم بچێنین لە بریەوە نۆک بدورینەوە، شتێکی تر بەروومێکی تر وەدەستبێنین. هەر کار و کردەوە ئەیکەین، خوای پەروەردگار ئستیساغی ئەکا، ئەینووسێ لەسەرمان لەحزە بە لەحزە، مثقالە زەڕەیەک لە کار و کردەوەکانمان ئەنووسرێت و لە ڕۆژی قیامەتە، لە ڕۆژی حەشر و حیسابە ئەدرێتەوە بە چاومانە، ڕوبەڕوو ئەکرێنەوە لە حەزوری خوای پەروەردگارە کە یەک مثقالە زەڕە زوڵم لە کەسێک ناکرێ. بۆیە ئێمە ئێستا لەو ئیمتیحانەین، لەو قاعی ئیمتیحانەین کە هەموو پرسیارەکان دێنە پێشمان ڕۆژانە. خوای پەروەردگار تاقیمانەکاتەوە. خوای پەروەردگار عیبادەت و تاعاتی خۆی داناوە بۆ تاقیکردنەوەی بەشەریەت. وەکو فەرمێ: الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. خوای پەروەردگار فەرمێ: ئێمە مردنمان و لەگەڵ ژیانمان دروست کردووە بۆچی؟ بۆ ئەوەی کە بزانین کێ باشترین کار و کردارەکە. بۆیە بەڕێزان و خۆشەویستان، بەم کاتەکەمەی ئێمە کە لە ژیانین، کە زۆر بمان قەناعەتم وایە هەر لەم مەجلیسا زۆر بمان لە نیوەی تەمەن چوینەتە سەرەوە. توا با سەیرێکی تەمەنی خۆمان بکەین، سەیرێکی سەرۆڕیشی خۆمان بکەین، سەیرێکی ئەو تەمەنەی کە زیاتر لە نیوەمان تێپەڕاندووە، بزانین چیمان کردووە تا ئێستا، و بزانین چەندە تەمەنمان ماوە کە نازانین، تەمەن دیاریکراوە نازانین، بە ئەمڕۆیە، بەیانیە، دوو بەیانیە، کەیە نازانین، کەی ئەم دنیاە بەجێ دێڵین. بۆیە بەڕاستی ئەبێ احتفاظکەین بەم تەمەنە کاتەی کە خوای پەروەردگار بۆی داناوین و نازانین کەی ئەجەلی خەمانەگرێ. إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. والله يك ساعات أجل ندواء أكوي ونبيشش أكوي. كادك أجل يخي قرتين لكادي خويا ديت توقيت ظلمان لي أداء أو كاتا أقرينو ولا خوای پەروەردگار أقر بماني ونمانوي أبي بقرينو ولا خوای پەروەردگار دانشن براني سل خزمتان أبين. بويا بەڕێزان و خۆشەویستان، ئەم عومرەکەمەی کە هەمانە، واللهی گەوهەرێکە کە ئێمە لە دەست خۆمانی دەرنەکەین، ئەتوانین قیامەتمانی پێ بکڕین، ئەتوانین دنیاشمانی پێ خۆش بکەین. بە پێچەوانەوە ئەتوانین هەم دنیا خۆشبەختیەکی کاتی تیا فەراهەم بێنین، بەڵام بەدبەختی و ماڵوێرانی بۆ قیامەتە. چونکم ئێمە دروست نەکراوین بۆ ئەم ژیانە کورتە، بۆ 600 ساڵی دنیا دروست نەکراوین. خوای پەروەردگار ئادەمی لە بەهەشتا جێنشین کردووە و ئێمەش دوا بە دوای ئەو ئەگەڕێنەوە بەرەو بەهەشت. بەڵام ئەو بەهەشتە ئەبێ بەندەکان بە پاکی بگەڕێنەوە، ئەبێ بە چاکی بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. بۆیە ئەم دنیایی کردووە بە مەزرعەیە، بە کێڵگەیەک کە ئێمە چاکی تیا بچێنین،
هەتاوەکو چاکی تیاوە بەرهەم بێنین هەتاوەکو بەم تەمەنە کورتەی ژیانمان ئێمە قیامەتی پێ بکڕین و بزانین بەڕێزان و خۆشەویستان هەمومان ئەمرین والله یەکێک نییە لە ئێمە کە قەنەعەتی وانە بێ ڕۆژێ لە ڕۆژان لە پرسە و تەعزیە ئێمە شادانیشین ڕۆژێ لە ڕۆژان مەلەک المەوت یەخەمانەگرێ ڕۆژێ لە ڕۆژان ئیتر فریای ئەوە ناکەوی کە وەسیەتێ بکەی یعنی بیر لەوە بکەرەوە کاتێکە لە ئۆتۆمبیلەکە بەرەماڵە ڕۆیتەوە بۆ ئیشە ڕۆی بۆ هەر شوێنەکە ڕۆی لە پڕێکا سارەی لێت بدا ئیتر تۆ ژیان کۆتایی پێدێ تووشی نەخۆشینێکە بی چاوەڕێی ئەو بکە کە فەحسێکی خوێنی بۆ ئەکەن فەحسی خوێنەکە دەربچێت بڵێ تۆ سەرەتانی خوێنی هەیە ئیتر ژیان کۆتایی پێدێ یعنی ئەم هەموو قەدەرە لە پێشمان هەیە لە ژیانمان هەیە حساب یەکێ لەو قەدەرانە بکە ئەگەر بە تەمەنیش نەمرین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئومەتی من لە 60 بۆ 70 ساڵە ژین حسابی ئەو قەدەرانە بکە کاتێ کە قەدەرێ دێتە پێشت ئیتر تەواو تۆ ئەو قۆنچانەی کە خۆت لە ماڵەوە خۆت ئەگۆڕیت و ئەیبەسی مردوشۆرە بێتەکاتەوە ئەو جلانە مردوشۆرە لە بەردای ئەکەنێ حسابی ئەو کە ناتوانانی وەسێتێ بکەی فرای ئەوە ناکەوی کە سەرد و سامانەکەی دابەشکێ بەسەر خەڵکە بۆیە مردن هەمووی وعظ و ئامۆژگاریە هەمووی پەندە هەمووی عیبرەتە بۆ ئێمە وەک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وسلام فەرمێ المەوت ئەعظەم واعظ مردن گەورەترین پەند و ئامۆژگاریە بۆ ئێمەی زیندوو ئەوەی کە مرد ڕۆژ دنیای کۆتایی پێهات دنیای بوو بە ڕابردوو بە مێژوو بۆ ئێمە ئەبێ پەند بۆمان بۆ ئێمە کە عیبرەتی لێوەربگرین کە بزانین کە دایکمان باوکمان براکەمان خوشکەکەمان دۆستەکەمان ئەحبابەکانمان کە ئاڕۆن بەجێمان دێڵن والله ئینزارێکی سوورە بۆ ئێمە شەڵەکرێڵێ ئەی کەسی زیندوو منازە بەو سەرۆت و سامانی کە هاتە منازە بەوەی کە ئەو لەش ساغی کە هاتە منازە بە گەنجێکت کە هاتە چەند گەنجە بینین لە پێش پیرەکانە مرن چەند گەنجە بینین هەتا پیرێکە مرێ چەند گەنجە ڕوا چەند گەنجمان بینی هەر لە دەوروبەری خۆمانە ئەڵێن هیچ عیبی نەبوو کێشەی نەبوو لە پڕێکە جەڵدەیەک لێیدا و ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون کێ ناڵە بەیانی من و تۆشی هێنین لەو گەنجانە لەو کەسانی کە نەگەشوێت ئەو تەمەنێک کە حەزمان لێیەتی هەمووی بەجێ دێڵین کاتێککە بەجێشمان هێڵا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وسەلام فەرمێ هەموو کەسێ سێش لەگەڵ خۆی باتە سەر قەبرستان دوانیان لەگەڵی ئەڕوا تا تەنیشتی قەبرەکە و یەکیان ئەگەڕێنەوە یەکێکیان لەگەڵە چێتە ناو قەبرەکەش و لە ژیانی بەرزەخ و هەتاوەکو قیامەتش لەگەڵ یابێ یەکێک لەوانە سەرۆت و سامانەکەیەتی ئەگەر سیر بکەین تابوتێک سنووڕێکمان لەگەڵا ئەنێرن کفنێکمان لەگەڵە نێرن با باشترین مۆدێلی سیارە بمامە بۆ سەر قەبرستان کام سیارەی کە لامبەرگینیە پۆرشە چیەوە ئیلا ئاخری کە حەزمان لێ لە دنیا با بمان خەنە ناوی و بمان گوازن بۆ سەر قەبران بەخوا تا تەنیشتی قەبرستانەکە دێ ئەو بەتانەیە ئەو جلوبەرگەیە هەر شتێکەیە بێ بگەڕێتەوە دووەمین شت کەس و کارەکەیە کێ خۆشەویستترین کەسە لەسەر قەبرستان بەجێ دێڵێ خوا حافیزیت لێکە سنەتە نزیکەکانی نیو سەعاتێ 40 دقیقە لە دوای خەڵکە بڵاوەکە لە تەنیشتی بن لەو کاتێک کە قورسترین ئیمتیحان لەم کەسە ئەکرێ من ڕەبوک لێتە پرسن خوات کێیە ئەو سێ پرسیارە مەسچارە نووسازەی کە ئەی دینت چ دینێکە ئەی ئەو پیاوەی کە نێدرا کە پەیامی پیرۆزی ئیسلامی بۆ هێنان مەبەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێیە ئایا ئەیناسیت والله ئەگەر ممارەسەی ئەمانەت نەکردی بێ لە ژیانە ناتوانی بە مردووی کە ڕۆحەکەت ناتوانێ وەڵامی پرسیارانە بداتەوە بۆیە خوای پەروەردگار وەسیەتمانەکە ئامۆژگاری بکانە فەرمێ ولا تموتن إلا وأنتم مسلمون نمرن أي بشريت نمرن إلا بمسلمانتي نبي بوي بمسلمانتي بجين أتوانين بمسلمانتيش بمرين وبمسلمانتي زينوبينوا ودواي أوش كسوكاركش من خوشويسترين كسبان بجي مان ديالو أقريتوا أوي كأمانيتوا كارو كردوا كان مانن أو كارو كردوانن كأيسا مزين دون أتوانين جيبجيان بكين أو كارو كردوان كأيسا روح مان لبرايا أتوانين جيبجيان بكين وإيتر أما اختياري خومانة شي هلا بجيرين باش هلا بجيرين باش دي لقلمان خراب هلا بجيرين خراب دي لقلمان و أو كارو كردوانش وك عرزم كردن هاول مانن هاوري مانن دوست مانن لقل مانن لناو خبرة لجياني برزخة هتاوكو روجي صاحي محشر كالسر أو كارو كردوانا بالرحمة خواه برغاد يكلا أكرينوا آية بو بهش آية بو جهنم خوا إيساقر كسي لإيما موسومي أوي خلق هوليديك أو سفرك أو أرواتوا منطقية كسي برواتوا سیارەکەی سێرڤس نەکا پارەی پێ نەبێ بۆ ڕێگەوبان چی پێ ئەڵێی تۆ سەفەرەکەی ناتوانێ بکە ئەشتەوە لە وڵاتێکە بەبێ پارە ناتوانانی ئەم سەفەرە جێبەجێ بکەی معقول نییە بچی بۆ وڵاتێک و پارەی ئەو وڵاتت پێ نەبێ کاربانکێکی پێ نەبێ بتوانی سەرفیکەی لەوێ ئەی چۆن سەفەرێکی دوور و دونێژی بەرزەخ و قیامەت تۆ بەبێ کار و کردەوە بۆیەکی بەدەستی بەتاڵە ڕۆی بۆی هەوڵ بدەین بەڕێزان و خۆشەویستان مردنی کەس و کارمان بە زەنگێکی ئاگادارکردەوە بێ لە دەرگاکانمان بدا ڕامان بچەڵەکێنێ وامان لێ بکە کە خۆمانی بۆ حازر بکەین وامان لێ بکە کە لە کاتێکا کە ئیتر
بە تاقی تەنها کە ئەچینە ناو قەبرەوە بە تاقی تەنها زین و ئەکرێنەوە حەشر و حسابمان لەگەڵەکرێ خۆمانی بۆ ئامادە بکەین ئەگەین بە ڕۆژێ اليوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم والله أجين بروجي همومان مال من دال لو بايو بوست دا صلاة خزم وعشيرات هيج إسفادينية منفعتي نيبو إما إلا من أتى الله بقلب سليم إلا ضلك السليم نبي كخواي تياجبو بيتوا كبو خوا خويك لاك ربيتوا وصلحابي بو خوا وطاعته عباد خواي برغاري كربي داوكم لخواي برغار عاقبة خير مان بكا يا ربي خواي بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني وبمسلماني زينو مان كيتوا خوا اگان لگناهي مردوكان ما خوش ببي بتابتي امر دو داواكين كخوا برغار لگناهي خوش ببي خوا برغار قبركي وكاتب باخي لباكاني باش وصلى الله على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين.